لەم چەند مانگەی دوایدا هونەرمەندی بەناوبانگی سینگالی سولی سیسی کاری لەسەر زنجیرەیەک تابلۆ کرد بۆ پێشەنگای داکاربێناڵ کە پێشەنگایەکی هونەریە و هەموو 2 ساڵ جارێک بەڕێوە دەچێت بۆ ئارەزومەندانی هونەر کە زیاتر هونەری ئەفریقی تێیدا نمایش دەکرێت. سیسی ئێستا کار لەسەر زنجیرەیە کاری هونەری نوێ دەکات بە ناوی کۆرۆنا کە 5 بابەت لەخۆ دەگرێت: ڤایرۆس، دوورکەوتنەوە لە تێکەڵبوونی کۆمەڵایەتی، هاتوچۆی گشتی و کەرەنتێن و ژینگەی ڤایرۆس. سیسی دەڵێت پەتای کۆڤید-19 بە شێوەیەکی بنەڕەتیانە گۆڕانکاری لەودا کردووە، هەروەها کاری لە شێوازی وێنەکێشانیدا کردووە بۆ لێکدانەوەکانی جیهان. La distanciation entre les personnages, parce que je trouve que en ce moment ئەمە خۆ بە دوورگرتنە لە نێوان کارکتەرەکاندا، چونکە من لەو کاتەی ئێستادا ئەو مەودایم دۆزیوەتەوە لە نێوان خەڵکدا و لە تابلۆکانم دانیشانی دەدەم. ماوەیە کە سەرنجیەوە دەدەم کارکتەرەکانم جیاکراون و گۆڕانکاری لە کارەکانمدا هەستی پێ دەکرێت، چونکە هەمیشە کارکتەرەکانم کۆ دەکەمەوە. ئەوان لەلایەنە کۆمەڵایەتیەکانەوە تێکەڵ بوون. بەرکەوتنی کارکتەرەکان زۆر گرنگە پیشان بدرێت کە پەیوەندیەک بە یەکمانەوە دەبەستێتەوە، بەڵام ئێستا هیچ بژاردەیەکی ترمان نییە، ئەبێ کە لێنێک لە نێوان ئێمەدا هەبێت. خۆ بە دوورگرتنیش وەک سەپاندنێکە پێویستە لەگەڵی بژین. بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سینگال لە مانگی 3دا لە تابلۆکانی سیسیدا نزیکبوونەوەیەکی زۆر دەبیندرا، تەنانەت 1 لەسەر 1 کە پەیوەندیەکی توندی کۆمەڵایەتی نیشان دەدا لە نێوان کەسەکاندا، بەتایبەت لە سینگال ئەو شوێنەی کە کۆمەڵگە و خێزان لە نزیک یەکتریەوە دەژین. لە ئێستادا سەرجەم تایبەتمەندیەکان لە خۆ بە دوورگرتنی کۆمەڵایەتیدا خۆی دەبینێتەوە. سیسی دەڵێت خەڵک هەوڵ دەدات خۆی لەگەڵ ئەم ڕاستی ڕابێنێت کە کۆرۆنا نەبیندراوە. وەڵامی سیسی بۆ هەموو ئەو بیرۆکە و سۆزداریانە لە تابلۆکانیدا ڕەنگ دەداتەوە، هەروەک دەڵێت گەواهی دەرن بۆ ئەم کاتە. Parce qu'en fait, ça, c'est des témoins de cette époque-là, l'époque Corona. لە ڕاستیدا ئەم تابلۆیانە گەواهیدەری خۆڕاگری ئەو سەردەمەی ئێستان کە ئێمە تێدا دەژین. بێگومان ئەوە کاریگەری هەیە لەسەر بەرهەمهێنان و بێئاگایی ئێمە. بۆیە ئێمە ئێستا لێرە ئەوە بەرهەمدێنینەوە کە تێدا دەژین. بەداخەوە هەموو ئەو شتانی ئێمە دەکەین ڕنگدانەوەی ئەو شتانەیە کە هەستی پێ دەکەین. کاریگەریەکانی ئەم پەتایە بەسەر جیهانەوە کاریگەری قوڵ و گۆڕانکاری زۆر دەبن. سیسی دەیەوێت ئەم ساتانە دەستنیشان بکات و تێکەڵ بە مێژوویان بکات. C'est une période, mais une période qui va nous marquer à vie. کۆرۆنا ماوەیەکە، بەڵام ئەو ماوەیە نیشانە و پەڵەیەکە لە ژیانی ئێمەدا. بۆیە ئەم تابلۆیانەی من دەیکێشم شاید حاڵی ئەو ساتە ئێجگار سەختانن کە ئێمە نامانەوێت وەها زوو لە یادیان بکەین. بۆیە ئەو کارانەی من لە مۆزەخانەدا دەمێننەوە. پێشەنگای داکاربێناڵ ئەمساڵ بەهۆی پەتای کۆڤید-19 هەڵوەشێنرایەوە. سیسی پێی وایە ئەم پەتایە جۆرە خەیاڵ و بیرۆکەیەکیدا بە هونەرمەندان بۆ جارێکی تر، هەروەها چاوەڕێی ساڵی 2022 بۆ گرتبوونەوەیەکی تری هونەرمەندانی ئەفریقی لە پایتەختی سینگال.